ئەزیزان وەکۆزانین کە پێشنگای نێودەوڵەتی کتێب لەم ماوەدا کۆتایی پێهات بەڵام یەکێک ئەوەی کە یەکێک لە شتانی کە بۆجی سرنج لە پێشنگای نێودەوڵەتی ئەو بوو کە یەکێک لە پرفرۆشترین کتێبەکان بووە جێی باس و خواست بووی کە هۆکارچی بوو ئەم کتێبە هێند ناوبانگێکی زۆری هەبوو کە ببێتە پرفرۆشترین کەویش کتێبی دڕک و مێخەک بوو کە یەکێک لە سەرکردەکانی حەماس بوو کە لایەن دەسەڵاتی زایانیەوە بەداخەوە شەهید کرا جا دڕک و مێخەک دەوترێت بەسەرهاتی فڵستینیەکانە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕۆمانێکدا وێناکراوە ئەویش یەحیا سنوار لە کاتی زیندانی خۆیان لەو کاتێک کە ویستوێتی ئەو مێژوە کۆ بکاتەوە لەوەی کە فڵستینەکان دەیچێژن هەر لە سەر هەڵدانی ئەوەی کە ئەو جنگانی لە فەڵەستین ڕوویدا هەتاوکو ئەو قۆناغانی کە ئێستا پێداتێتە پەڕێ لە دووتوێی ڕۆمانێکداوی کەیش لەو کەسانی کە ئەم بیرۆکەی وەرگێڕانی کتێبەکەی بۆ هاتوۆتە پێش و کردێتی بە زمانی شیرینی کوردی بەڕێز ڕێدار ئەحمەدە کە وەرگێڕی کتێبەکەی و ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە سڵاوی خوات لەبێ مامۆستا ڕێدارم کاتت باش سەرەتا چۆن بوو کە کتێبەکەتان وەرگێڕایان ئەوە تا هیچ هۆکارێک هەبوو کەوا لە بەڕێستان بکەم کتێبە وەرگێڕن و چاوەڕوانی ئەوتانە کرد ببێتە پرفرۆشترین کتێب و هێندە خواستی لەسەر بێت سڵاوی خی گەورە لە بەڕێستان لە تەواوی بینەرانی کەناڵە خۆشەویستەکەتان لە ڕاستیدا بیرۆکەی وەرگێڕانی ئەم کتێبە بۆ ئەو کاتە ئەگەڕێتەوە کە یەحیا سینوار شەهید بوو بە شەهیدبوونی ئەو دەنگدانەوەیەکی گەورەی لە جیهانی ئیسلامیە هەبوو ئەو دەنگدانەوەیە وای کرد کە زیاتر لەوەی جاران خەڵکانێکی ئەگەر تایبەت ناسیوێت یان بەگشتی خەڵک بیناسن کەسێک بەو شێوەیە لە پێناوی دۆزی ڕەوای میلەتەکەیە لە پێناوی پەیامەکەیە کە هەڵی گرتووە گیانی خۆی بکاتە قوربانی ئەمە وای کرد پێم خۆش بێت ئەو ڕۆمانەی بکرێ بە زمانی کوردی نەک تەنها خۆم بیکەم هەر کەسێک بیکردایە لە ناخی دڵەوە پێم خۆش بوو لەبەرەوە پەیوەندیم کرد بە نووسینگەی تەفسیرەوە بەو پێی کە ئەوان گەورەترین ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی کوردین پەیوەندیم پێوەکردن ئایا کەس ئەو ڕۆمانەی کردووە یا کەس ئێستا سەرقاڵی وەرگێڕانێتی ئەوان پێیان ڕاگەیاندم کەسێک بۆ ئەوان سەرقاڵە وەرگێڕانەی بکات و بیست ڕۆژێکە قسەی لەگەڵ کردوون بەڵام بۆ ڕۆژی دواتر کە پەیوەندیان بە کەسەکەەوە کردبووەوە ئاگاداریان کردم کە لەبەر سەرقاڵی بە کاروباری ترەوە نەیتوانیەوە جێڕام کا و داوایان لێ کردم هەستم بە وەرگێڕانی ئەو کتێبەوە شەرەفێکی گەورە بوو بە من بڕا کە من هەر لە سەرەتاوە حەزمە کرد هەر کەسێک بیکا بە کوردی بیکات بەڵام کە کەس نەبوو ئەوە با من ئامادەم بیکەم بە کوردی دەرفەتێکی کەمیشماما بوو بۆ پێشانگا لەبەرەوە ئەو پەڕی هەوڵ و توانای خۆمان خستە گەڕ کە بتوانین ڕۆمانەکە بکەین بە زمانی شیرینی کوردی سەبارەت بە ئەوەی ئایا چاوەڕوانیمانە کرد کە ئەو پێشوازیە گەرمەی لێ بکرێت بێگومان چاوەڕوانی ئێمەش چاوەڕوانمانە کرد خوێنەرانی چاوەڕوانیانە کرد هەر لە سەرەتاوە کە دەستم بەوە جێڕانەکە کرد نووسینگەی تەفسیر بۆ چاپ و بڵاوکردنەوە پێیان باش بوو یا هەردوو لامان پێمان باش بوو کە ڕیکلام بۆ کتێبەکە بکرێ بۆ ئەوەی کەسی تری سەرقاڵ نەبێ بە وەرگێڕانیەوە و لە کاتێکا بزانیەوەی ئێمەکەوێتە بازاڕ و ئەویشمان و بوونێکی زۆری بە خەرجدا بێت لەبەرەوە ڕیکلاممان بۆ کرد هەر ڕیکلامەکە ئەگەر ئێستاش لەسەر پەیجی نووسینگەی تەفسیر ماوە ئەوەندە پێشوازی گەرمی لێکرا ئەوەندە کۆمێنتی جوان نووسرا ئەوەندە قسەکرا کە پێشبینی بکەین کە گەرمترین پێشوازی لەم کتێبە کرێت و گومانمان نەبێت لەوەی کە پڕفرۆشترین کتێبە بێت لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بۆ کتێب بەڕاستی هەر لەو کاتەوە ئیتر هەستم کرد بەرپرسیارەتێکی گەورە کەوتۆتە سەر شانی من کە ئەویش وەرگێڕانی ئەو کتێبەیە و گەیاندنیەتی بە پێشانگای کتێب چکە نەگەیشتری بە پێشانگای کتێب یعنی ئەو ئومێد و چاوەڕوانیی خەڵکی نی نەکرد یعنی بێ ئومێدە کرد بێ ئومێدیەکردن و ئەو چاوەڕوانی ئەو پەڵێنەی پێماندا بوون
لەبەرەوە سپاس بۆ خوا توانیمان کتێبەکە بە چاپ بگەێنین لە دووەم ڕۆژی پێشانگایە ئەویش یەکەم ڕۆژ نەگەیشت بۆ پێشانگا گەیشت بۆ سلێمانی بەڵام فریای پێشانگانەکە و درەنگ گەیشت لە دووەم ڕۆژەوە هەمان بوو لە ماوەی 8 ڕۆژە کە پێشانگا خۆی 11 ڕۆژە لە ماوەی 8 ڕۆژی پێشانگاکە 4,000 دانەی لێ چاپکرا بوو هەر 4,000 دانەکەی فرۆشرا. بەڵێ مامۆستا ڕێدار ئەوەی باست کرد هەم لە ڕێکلامەکەی با بڵێن نووسینگەی تەفسیر هەم لەو پێشوازیە گەرمەی لی کرا لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا کە ئەو ژماری لێ چاپکرا بوو فرۆشرا. منەمێ بپرسم ئەمە بۆ ناوەڕۆکەکەی ئەگەڕێتەوە ئەم فرۆشتنە ئەم کتێبەی ئەم ڕۆمانە یان جۆرێک لە عاتیفەی تیا بوو لەبەروی ئەم پیاوە سەرکردەیەک بوو و شەهید بوو و دەوترێت داڕژەری پلانی تۆفانی ئەقساش بووە. تەمان خۆ دەزانی ئەم ڕۆمانە دەمێکە نووسراوە تازە نییە بەڵام ئێستا خراوەتە سەر بەڵێن سەر زمانی شیرینی کوردی دوای شەید بوونی یەحیا سنوەر. ینی هۆکارەکەی بە بڕای جەنابەت وەکو نووسەر یا وەکو وەرجێڕی ئەم بابەتە بۆچی ئەگەڕێتەوە؟ لە ڕاستیدا کاکدانە بۆ هەردوو هۆکارێکی کە بەڕێستان ئاماژەتان پێدا ئەگەڕێتەوە. هەم هۆکارێک ئەوەی کە شەهید بوونەکەی یەکێکە لە هۆکارە زۆر کاراکانی ئەوەی کە فرۆشێکی زۆری هەبێت خەڵکی حەزیانە کرد کە بزانن ئەم پیاوە سەرکردەیەکی سەربازی بووە ڕۆمانێکی نووسیوە ئەبێت چی تیا بڵێت. هەروەک بەڕێستان ئاماژەتان پێدا ئەم ڕۆمانە 20 ساڵ پێش ئێستا نووسراوە لە بەندیخانەیە بۆ نووسیوێتی لە کاتێکا نووسیوێتی هیچ ئومێدێکی نەبووە لە زیندان بێتە دەرەوە لە ساڵی 2004 نووسراوە. ئەو کاتە نووسیوێتی کە ئومێدی نەبووە جارێکی تر لە زیندان بێتە دەرەوە لەو کاتەیە ئەوەی لە ناخیا بووە ئەوەی لە بیریا هەبووە هەمووی هێناوە لە چوارچێوەی ڕۆمانێکە خستوویەتی ڕوو. لە ڕاستیە ئەوانەی کە لێکۆڵینەوەیان کردووە لەسەر ڕۆمانەکە باجیا لە ڕۆمانەکە ژەر قسە بکەینەوەی لێکۆڵینەوەیان کردووە لەسەر ڕۆمانەکە لەسەرەوە یەکدەنگن کە شەهید یەحیا سینوار ویستوێتی یاداشتەکانی بنووسێتەوە لەگەڵ یاداشتی کۆمەڵێک لە زیندانیەکانە. بەڵام بەهەزکردن بەوەی کە نووسینەوەی ڕاستیەکان وەکو یاداشت لەوانەیە دوو ڕوبەڕووی دادگای تریشی بکاتەوە یعنی هەندێک شتی تیابێ وەکو دانپیادانان لە ڕووی دادگاوە حسابی بۆ بکرێت و سزای زیاتری خۆی یا هاوڕێکانی بدرێت سزاکانیان زیاتریش بکرێت. ئەمە وای کردووە بیر لەوە بکاتەوە لە قاڵوی ڕۆمانێکە ڕووداوەکان دابڕێژێتەوە. هەروەکو لە سەرەتاکە شیاڵێمە ژیاننامەی تایبەتی من یا هیچ کەسێکی تایبەتی فەڵەستینی نییە و هی ئەم گەلەیە هی هەر تاکێکی ئەم گەلەیە بەگشتی. ئەگەر بڕۆین لەسەرەوەی قسە لەسەر ڕۆمانەکەشکەین ڕۆمانەکە لە سەرەتاوە کە دەست پێەکە بە ساڵی 1960 دەست پێەکات پێش ئەو نسکۆیی کە بەسەر عەرەبەکانە هات بەرامبەر بە ڕژێمی زایەنی لەو کاتەوە دەست پێەکات و ئیتر ڕووداوەکانە هێنێت نسکۆکە دێ بەسەر فەڵەستینەکانە کۆمەڵی خاکی زیاتریان داگیرەکرێت ڕژێمی جوولەکە زیاتر ستەمەکات دێتە ناوچەی ترەوە لەو کاتەوە ڕووداوەکان دەست پێەکات. زۆر جار لە جێڕانەوەی کەسە بە تەمەنەکانی نێو ڕۆمانەکەیە ئەگەڕێنەوە بۆ ساڵی 1940 کە دەوڵەتی زایانی ڕاگەێنراوە بۆ پێش ئەو مێژووەش ئەگەڕێنەوە لێرەوە مێژووی فەڵەستینت بۆ ئەجێڕێتەوە خەباتی ڕزگاری خوازی گەلی فەڵەستینت بۆ ئەجێڕێتەوە. ئەو پەروەردەیەی کە ئەمڕۆ لە غەزەیە ئەیبینی دایکێ کوڕەکەی شەهید دەبێت و نایبینی یعنی ناڕەزایەتیەک دەربڕێ نایبینی زۆر جارەی بینی هەلهەلەیەک لێ ئەدەنەوانە ئەمانە هەمووی بەرهەمی بەرهەمی پەروەردەیەکە کە لەم ڕۆمانەیە بەڕوونی ئەیبینیت یعنی تێ ئەگەی گەلی فەڵەستینی بەگشتی خەڵکی غەزە و کەناری خۆراوە بە تایبەتی تریش ئەیبینیت لەو ناڕەحەتیانەیە گەورە بوون لەناو ئەو مەینەتیانەیە پێگەیشتون ئەوەی کە ئەمڕۆ خۆی شەهید دەبێت باوکیشی پێشتر شەهید بووە مامی شەهید بووە یعنی کۆمەڵێک لە کەسوکارەکەی تەنها شەهید نەبووە. لەبەرەوە ڕۆمانەکە یاداشتە لە قاڵبێکی ترا ڕۆمانێکیشە لە جێڕانەوەدا
ڕووداوەکانی ناوی هەمووی ڕاستەقینەن هەستەکەی کە ڕووداوی ڕاستەقینەن لە سەرەتاوە کە ڕۆمانەکە دەست پێەکە تا ئەدگەێنێ بە کۆتایی ماندوود ناکە یعنی واد لەکە لەگەڵ چیرۆکەکانی ئەمڕۆی لەو ماوەی کە منە و ڕۆمانەمە جێڕاوە هەستمە کرد تاکێکم لەگەڵ ئەوانە لەو ماڵانەیە ئەژیم شتێکی تر کە بیڵێم ڕەنگێ هەندێک لەوانەی کە نەیارن بە شەید یەحیا سینوار و ئەو فکری ئەو لە پێناویە قوربانی داوە یا بە کردەوەکانی ئەو ناڕازین یعنی پرسیاری ئەوەکەن یعنی چ پەیوەندیکی بە کوردەوە هەیە ئەم کارە بۆچی خوێنەری کورداوە پێشوازی لەکرد باوەڕتان نەبێت لە زۆر قۆناغا هەمان ئەو کارە ساتانەی کە ئێمەی گەلی کورد بەدەستی ڕژێمی بەعز بە سەرمان هاتووە بەشێکن ناڵێم لە قەدەر ئەوانەیە کە فەڵەستینەکان بەدەست جوولەکە بەڵام بەشێکی زۆریان هەمان ئەو شێوازانەیە کە جوولەکەکان لەوێ بەرامبەر بە گەلی فەڵەستینی بەکاریان هێناوە مام ساڕێدارۆ کۆزاییمە کەم ڕۆمانی یەحیا سینوار نیە یەکێکی تریش لەو ڕۆمانانی کە هەر لە پێشەنگای نێودەوڵەتی بوونی هەبوو هاوڕێی زیندان بوو کەویش هەر ڕۆمانێکە ئەوەندەی زانیاریم هەبێ بەگشتی چۆن بوو ئەم کتێبیان کە دڕکو مێخەکە زیاتر پێشوازی لێکراوەک لە ڕۆمانەکانی تری یەحیا سینوار و لەگەڵیشیدا چ شتێک سەرنجی ڕاکێشای لە ناو ڕۆمانەکەدا کە ئێوەکو وەرگێڕێک لەگەڵ ئەم ڕۆمانەدا کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک بە دوواداچوون و کۆمەڵێک چیرۆکتان خوێندوێتەوە دڵنیام هەندێک شت هەیە لە ڕۆمانەکە زیاتر لە هەست کەسێکی تر سەرنجی ڕاکێشاون هاوڕێی زیندان ڕاستە یەکێکی دیکێ لە کتێبەکانی شەید یەحیا سینوار ئەو کتێبێکی بچووکترە وەکو ئەم ڕووداوەکانی قوڵ نەبووەوە لە ناوی و زۆر ئەوەی بکات ئەبێ ئەوەش بڵێن کە ئەویش بە هەمان شێوە لە پێشانگای کتێبە تەواو بوو دەستخۆشیم بۆ بە ڕێزەی کە وەرجێڕانەکەی بۆ کردووە ئەویش بە هەمان شێوە تەواو بوو پێشوازێکی گەرمی لێکرا لەبەرەوە لەو ڕۆوە هەردووکیان پێشوازیان نەکرا بەڵام ئەگەر بێنە سەر ڕووداوە کاریگەرەکانی نێو ڕۆمانی دڕک و مێخەک لە سەرەتاوە هەتا کۆتایی زۆر ڕووداویتیایە کە جێگەی سەرنجە ڕەنگی ئەگەر من لێرەدا بێم کۆمەڵی ڕوودا بۆ خوێنەرەکان شی بکەمەوە پێشەوەی خۆیان ڕۆمانەکەیان خوێندبێتەوە جۆرێک لە غەدریان لێ بکەم یان پێش ڕووداوەکان بکەوم کە ئەوان خۆشترە بە زنجیرە بەندی پێی بگەن بەڵام ئەوە ئەڵێم کە زۆر دیمەنی تیا بوو ئینسان وا لێ بکە بگری دیمەنیشی تیا بوو وا لێ بکە کە پێ بکەنیت یعنی ڕۆمانێک کە بەدەر نییە لە هەر شتێکە لە ڕۆمانە ئەیبینی لە سەراستی جیهانی لە جوڵاندنی هەست لە خۆشەویستی لە ڕووداوی گەورە لە ڕووداوی بچووک لە کارکتەری سەرەکی کارکتەری ناوەندی بەڵام ئەوەی ئەم ڕۆمانە جیاکاتەوە لە ڕۆمانێکی تر ئەوەیە کەمتر وشەسازی تیاکراوە کەمتر جوانی بەدەقەکە دراوە کەمتر پانتایەکی کەمتر بە خەیاڵ دراوە هەمووی ڕووداوی واقعیە ئەوەی کە بتوانم بۆ بەڕێستان باسی بکەم لێرە یعنی دیمەنێکتان بۆ جەڕمەوە لە ڕۆمانەکە قوتابیانی زانکۆی ئیسلامی لە شاری غەزە خۆپشاندان سازەکەن ئەم خۆپشاندانە درێژە ئەکێشێت سەربازانی ڕژێمی زایانی دێن دەوری زانکۆی ئیسلامی لە شاری غەزە ئەگرن شەویان بەسەرا دێت شەوە و قوتابیانی کوڕ و کچیش هەردووچیان لە خۆپشاندانەکەی بوون و چوونەتەوە ناو حرەمی زانکۆ و دەوری زانکۆ گیراوە و شەوەیان بەسەرا دێت چی بکەن لێرەدا ڕژێمی زایانی پەناباتە بەر ئەوەی کە لە ڕیشسپی یا بڵێن کەسایەتیەکانی شاری غەزەوە بنێرێ و توێژێک لەگەڵ ئەم خوێندکارانەیە بکەن بۆی ڕازیان بکەن واز لە خۆپشاندانەکە بێن و بڕۆنە ماڵەوە کاتێک ئەو خەپیاوانە دێن قسەکەن لەگەڵ نوێنەری خوێندکارانە ڕازیە بن کە باشە خۆپشاندانەکە کۆتایی پێنن بەو مەرجەی سەربازانی ڕژێمی زایانی هیچ کاردانەوەیکیان بەرامبەر بەشداربانی خۆپشاندانەکە نەبێت بەو شێوەیە خۆپشاندانەکە کۆتایی پێدەکاتی خوێندکارەکان دەچنە دەرەوە و لە جادە سەرەکیەکانی ناو غەزە لادەن بە کۆڵانەکانە بەرەو ماڵەکان بڕۆنەوە جوولەکەکان درۆیان لەگەڵ کردوون دەستگیریانەکەن زۆریان لێ ئەدەن و تاو ناڕەحەتیانەکەن ئەمەش ڕقی خوێندکارەکان زیاتر ئەستورەکە بۆ جاری دوای ئەوە خۆپشاندان سازەکەنەوە
کە خۆپشاندان سازەکەنەوە هەمان حاڵەتی ئەم جارە دووبارە بێتەوە شەویان بەسەرا دێت ئەڕۆنە ناو زانکۆوە دەورەیان درراوە دیسان پیا و ماقوڵ و کەسایەتەکانی غەزە دێنەوە بۆ دانوستان و توێش نوێنەری خوێندکاران پیان ئەڵێنێەوە تەم بێنە بنیان جاری پێشوو هاتن بینیتان جوولەکە درۆی کرد ئەمڕۆژ بە نوێنەرایەتیەوە ناتونەتەوە نەخێر ئێمە ڕازی نابین و چۆڵی ناکەین و واز ناهێنین ئەوەی کە ڕووداوەکانە جێڕێتەوە لە کەسایەتیەکانی ناو ڕۆمانەکە لە سەرەتاوە تا کۆتایی کە کەسایەتەکە ناوی ئەحمەدە هەندێک لە خوێنەرەکان کە نەگەیشتونەتە کۆتایی ڕۆمانەکە پیان وایە ئەحمەد کەسایەتی یەحیا سینوارە لە ڕاستیە ئەحمەد کەسایەتی یەحیا سینوار نییە لێرەدا ئەحمەد دەڵێ زۆرم پێسەیر بوو یعنی شەو وا داهاتووە هیچ ئەمانەی کە سەرکردایەتی خۆپشاندانەکانەکەن و یەکیچیان ئیبراهیمە هیچ شڵەژانی ناڕەحەت بوونیە خەمێکیان بە پێوە دیار نییە کە ئەوە خۆپشاندان درێژەی کێشا و ئەیشە و ئەمما خوێندکارە لە زانکۆ چی بکەن کە بمێننەوە زۆر بە بێخەم ئەم بینین پێم سیر بووە ئەو حاڵەتە ئەڵێ زۆری نەبر لە یەکێک لە مزگەوتەکانی شاری غەزەوە الله ئەکبەر کرا تەکبیر کرا الله ئەکبەر لەگەڵی دابانگەوازی ئەوەی کرد بۆ خەڵکەکە خەڵچینە کوڕکچەکانمان لە ناو زانکۆدا بن و سەربازانی جوولەکە دەوریان گرتە بن ئێمەش لە ناو ماڵەکانمانە دابنیشین الله ئەکبەر و وەرنە دەرەوە لە مزگەوتێکی تر مزگەوتی سێیەم مزگەوت وای لێدێ هەموو مزگەوتەکانی شارەکە هەمان بانگەوازی تیا ئەکرێت خەڵکی شاری غەزە بە یەکجار دێنە سەر شەقامەکان وای لێ دێت سەربازانی ڕژێمی جوولەکە لە زانکۆیەکۆ کە بچووک بێ لە ناو شاری غەزەیە دەورەیاندا بێت خەمی ئەوەیانە کە هەموو دام و دەستگاکانی خۆیان دەستگیر بکرێت لەبەرەوە نەک ئەڕۆن بەر بە خۆپشاندان بگرن تەنها ئەڕۆن دەوری فەرمانگەکانی خۆیان سەرای خۆیان ئەگرن بۆی بتوانن لەو پەلاماری خۆپشاندەران بیپارێزن بەو شێوەیە خوێندکارانیش دێنە دەرەوە و تێکەڵ بە خۆپشاندانەکانە بن و بە جۆرێک لە جۆرەکان وەکو شۆڕشێکی سەرتاسەری شارەکەی لێ دێت دیمەنێک بوو بەڕاستی لەگەڵ ڕۆمانەکە کە پێگەیشتم زۆر کاریگەری هەبوو. باش مامۆستا ڕێدار وەک دوا پرسیار ینی ئەکرێ بڵین خوێنەر کاتێک ئەم ڕۆمانە ئەخوێنێتەوە تەنها چەند ڕووداوێکی مێژوویی ناخوێنێتەوە بەڵکو ئەتوانین بڵین ینی خوێنەر ئەتوانێ لە پێشاتە سیاسیەکانیش لە غەزە و لە فەڵەستین تێبگات بەهۆی ئەم ڕووداوانەوە کە لەم ڕۆمانەیە جێڕاونەتەوە یا تەنها بابەتێکە لە ڕابردووە ئەدهێڵێتەوە و هیچی تر. لە ڕاستیە ڕووداوەکان کە ئەجێڕێتەوە تۆ ئاشنایی خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستین باسی یاسەر عەرەفات و هێزە چەپەکان بەرەی میلی و هەموو هێزەکانی تایە هەرچیان کردبێ بۆ خەباتی ڕزگاری خوازی فەڵەستین باس کرا وەک چۆن باسی دروستبوونی حەماسی تایە باسی دەستکردنیانی بە خەباتی چەکداری تایە باسی چالاکیەکانی ئەوانی تایە باسی شەیدبوونی کۆمەڵی سەرکردەی وەکو شەید یەحیا عەیاش شەید عیماد کۆمەڵی شەیدی سەرکردەیانی تایە باسی ڕۆڵی گرنگی دایکی لە خەباتی ڕزگاری خوازی فەڵەستینیە تایە هەتا ئەگاتە ساڵی هەتا باسی سەدام حوسێنیشی تایە یعنی بۆ خوێنەران باڕوون بێ باسی سەدام حوسێنیشی تایە ئەو کاتەی کە هەڕەشاکە کە نیوەی تەل ئەبیب سوتێنێت و بۆمبابارانی ئەوێ ئەکات و هیچ زیانێک ناگەێنێت هەموو ئەوانەی تایە تۆمارێکە ئاشنا دەکا بە خەباتی ڕزگاری خوازی فەڵەستینی ئەتوانی لەوێەوە تێبگەی گەلی فەڵەستینی لە چ مەینەتیەکە ژیاوە چ قوربانیەکی داوە چۆن ئەمڕۆ ئاوا خۆڕاگرە ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینیت بەرهەمی ئەو پەروەردە و قوربانیدان و خۆڕاگری ڕابردوویەتی. زۆر باشە شتێکی تریش کە بتوانم بە خوێنەران بێڵم شەید یەحیا سینوار لەم ڕۆمانەیە پێشبینی شەیدبوونی خۆی کردووە پێشبینی شەیدبوونەکە چۆنە هەر وەکو چۆن لە هەواڵەکانەیە لە دوای شەیدبوونی بیستمان کە 72 کاتژمێریە شتێک لەو بابەتە هیچی نەخواردبوو یعنی حسێ بکەین بە ڕۆژوو بوو بە زمانی بە ڕۆژووەوە شەید بوو بە هەمان شێوە لە ڕۆمانەکەیشیدا لە کۆتاییەکەیدا ئەو کارکتەرە کە کارکتەری ئیبراهیمە و ئەتوانین
بڵین ئەو یەحیا سینوارە و خۆشیە ناوی ئەبوو ئیبراهیمە لە کۆتاییە خەو ئەبینێت تەلەفۆنەکە بۆ ئەحمەد خەو ئەبینێت بە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ ئەحمەد ئەم شەو پێغمبەری بینی صلی الله عليه وسلم لە خەوما پێی فەرمووم چاوەڕوان تەکەین لای ئێمە بەربان کەیتەوە ئەحمەد ئەڵێ تر تێگەیشتم شەهید دەوێت یعنی لێرەوە پێشبینی شەهید بوونەکەی چۆن کردووە هەر بە هەمان شێوە پێشبینی شەهید بوونەکەشی هاتووە دەدی خوای گەورە بە شەهیدی قبول کات خوای گەورە گەلی موسڵمانی فەڵەستین سەرکەوتوو بکات خاکەکەیان ڕزگار بکرێت و قودس بێتەوە ژێر سایەی موسڵمانان و ڕێز و شکۆی ببێڕێتەوە لێرەوە من لە کۆتایی ئەم دیدارا وێرە سوپاسم بۆ بەڕێستان سوپاس و ڕێزی تاوم هەیە بۆ هەموو ئەو خوێنەرە بەڕێزانە بۆ ئەو هەموو پەیامە جوانانە بۆ ئەو هەموو تەلەفۆنەی کە بە من گەیشتووە وەرجە لە ڕاستیە کارێک بۆ من وەرجێڕانێکم کردووە ئەوەی کە ئەو کارەی گەورەی کردووە شەهیدبوونی یەحیا سینوارە ئەوەی کارەکەی گەورە کردووە لە لای ئێوە ئەو خۆڕاگری خەڵکی غەزەیە ئەو خۆڕاگریەیە کە هەتا ئێساش بەرامەکەی هەر ئەبینین هیوادارم بە وردی ڕۆمانەکە بخوێننەوە ئەوانەشی کە بە بیری یەحیا سینوار یا بە خەباتی ئەو ڕازینین زۆر کتێبەیە ڕەنگە پێ ڕازی نەبوون و خوێن بێتانەوە ئەو کتێبەش بخوێننەوە وەکو هەر خوێنەرێکی ئاسایی سەیریەوە مەکەن کە چێ نووسیوێتی سەیری ناوەرۆکەکەی بکەن ئەو کاتە بۆتان دەرەکەوێت کە کتێبێکە زۆر بە ویژدانەوە باز لە خەباتی ڕزگاری خوازی فەڵەستینەکات قوربانیدانەکانیان تۆمارەکات خۆشیەکە بە قوربانی ڕزگاری میلەتەکەی مامۆستا ڕێدار لە کۆتاییە حەزەکەم منیش کۆتا پرسیار بکەم کە چ پەیامێکت هەیە بۆ خوێنەران بە تایبەتی لە هەندێک لە ڕاگەیاندنەکانەوە وەکو تەنزێک باز دەکرا کە من پرفرۆشترین کتێب بووە هی کەسێک بووە کە با بڵێن تیرۆریستە جۆرێک لەو جۆرانە ئەو قسانە دەکرا بەڵام بینیمان پێشوازی خەڵکەکە پێشوازی کورد زۆر جیاواز بوو لەو قسانەی کە لە هەندێک ڕاگەیاندنەوە دەوترات حەزەکەم کۆتا پێیامت بڵێوە ئایا خوێنەران ئەگە کەسێکنی تاسەم کتێبی نەخوێن بێتەوە دەتوانێت لە داهاتوودا بخوێنێتەوە بە خوێنەران هەڵێ مێستا چاپی لە بازاڕان نەماوە چاپی نوێی پشتیوان بەخوا لە هەفتەی داهاتووە کەوێتە بازاڕەوە چاپی دووەمی ئەوەش دیسانە ژمە تۆمارێکی ترە لە تۆمارەکانی سەرکەوتنی ئەو کتێبە کە لە ماوەی کەمتر لە مانجێکە لە کوردستان کتێبێک دوو جار چاپ بکرێ بەو تیراژە گەورەیەش کە خۆمان تیراژی کتێبە زانین لە کوردستانە لە چه ئاستێکایە لە ڕاستیان من نەرۆکو وتم پەیامی من بۆ ئەوەیە یعنی ئەگەر کتێبێک تۆ بە نووسەرەکەشی ڕازی نەبوویت بڕۆ ناوەرۆکەکەی بخوێنەوە ڕەخ نەدەبوو لە ناوەرۆکەکەی ڕەخ نەبگرێ یعنی ئێمە بە پێشوەختە دژایەتی شتێک نەکەین کە نەزانین ناوەرۆکەکەی چییە زۆر کتێبی تر هەیە ڕەنگە تۆ بە نەوسەرەکەیان ڕازی نەبێ بەڵام ناوەرۆکەکەی ناوەرۆکێک بێ ناوەرۆکێکی باش بێت من دووبارەیەکەمەوە ئەم کتێبە تۆماری خەباتی میلەتێکە بۆ ڕزگاری بۆ ڕزگارکردنی خاکەکەی لە هەموو کەس زیاتر ئێمەی کورد پێویستمان بە خوێندنەوەی ئەم جۆرە ڕۆمانانە هەیە بۆ ئەوەی لە خەباتی ڕزگاری گەلەکەمانە سوودی لێوەربگرین ئەو قوربانیدانانەی ئەوان ئێمەش قوربانیماندا ئەو خۆڕاگریە ئێمەش پێویستمان بەم خۆڕاگریە هەیە ئەو پەروەردەی ئەوان ئێمەش پێویستمان بەو پەروەردەیە هەیە بۆ ئەوەی بتوانین وەکو ئەڵێت ئەوەی کە ئاواتمانەوەی خەباتی بۆکەین بێتە دی زۆر بەڕێز مامۆستا ڕێدار ئەحمەد وەرگێڕی ڕۆمانی دڕک و مێخەک سوپاس بووی کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرە و لەگەڵمان بوویت